سارە من شکە بم برادری خۆمە تاکۆ ئەم دەقەیە $7 تا سەرف کراوە سارەکەش بایی 4 دەفتەرە. ئەمڕۆ لە شاری سلێمانی چەندین ئۆتۆمبیلی سپۆرت کۆبوونەتەوە بۆی کە نمایش بکەن لە ترمیناڵی نوێی سلێمانی کە ئەمە دووەمین ئیڤێنتە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و نمایشی ئۆتۆمبیلەکان دەکرێت. ئۆتۆمبیلەکان بە شێوازێ دەستکاری کراون کە ئۆتۆمبیلە ئاساییانە نین لە سەر شەقامەکان دەیان بین. مچمە لای وەسام محەممەد کە ڕێخەری ئیڤێنتەکە و سەرۆشی یەشێتی ئۆتۆمبیلەکانی سلێمانی سڵاوی لێبێ. چەند ئۆتۆمبیل بەشداری کردو چیەکەن ئەمڕۆ لێرە؟ تقریباً وەکو سارەی جوانی ئۆتۆشۆ تقریباً 200 سارە بەرەو زیاترە. وەکو ساری دریفت تقریباً 54 ساری دریفت حازرە. ئێمە ئیشەکەمان چی ئەوەیە ئەمە دووهەم ئۆتۆشۆیە دروستێک لە شاری سلێمانی بۆ ساڵی 2025 خەڵاتیان دەگرێت کە ئەم گەنجانە وردە بەرەو پێشکەوتنی ڕۆن وەکو حاڵمان وەکو حاڵی ئەو وڵاتانی کە زیاترە. جا من لێرەوە ئەمەوێ شۆنێکی ئامان بۆ کەنەوە بە تایبەتی ئەو هەموو گەنجە لە جیاتی بچێتە سەرجادە و تووشی مشکلە و مەشاکیل و هین کا بێتە سەر شوێنێکی ئاوای هەبێ کابرا شتێکی وا ناکە لە سەرجادەیە. باشە ئۆتۆمبیلانە جیاوازیان چێ لە ئۆتۆمبیلێکی تر کە لە سەر شەقامەکانە؟ تقریبا خۆیان تیانە سە تقریبا 23 سارێکی تیایی سەرجادە نیە هەر بەکرێ نەشاتۆ بۆ ئێرە بەکرێ نەژڕاتەوە شوێنی خۆی. بە سارە وەکو دەستکاریکە دەستکاری مەچینەیە دەستکاری جێڕە سارەکە بە بانزین ئیش ناکە. سپنشن ینی دەبڵ و پێشوانی هەمووی دەستکاریەکرێ نزمە بێ بە سەرجادەکەیە ناتوانێت سەرجادی احتیادی لێ خوڕێ. نرخیان لە چەند بۆ چەند هەیە؟ سارەکە هەیە خۆی سارەکە لە تقریبا باید 2 دەفتەرە مۆسان 2 دەفتەر و 50 وەرەقە بە سێریەکەی خۆی کابرا $10 تا سەرف کردووە. ینی محدود نییە وەکوەوە ساری دەستکاری جیایە دەفتەری سەرف کردووە. سارە من شکە بم برادری خۆمە تاکۆ ئەم دەقەیە $7 تا سەرف کراوە سارەکەش بایی 4 دەفتەرە. ئەمە وەکو حەزە یەخود وەکوێ کە پارەی پێ دەرکاتەوە. وەکو ئیمە ئیشپی پارە نەپارە نیە ئەمە وەکو حەزێکە ساجاری وایە پۆست کراوە لەسەر هەرێمی کوردستان لە عێراقەوە لە بەغاوە شکل لەخوا بە زیابێ ئەمە 5 ساڵێ مە خەریکین لە بەسڕایە هەموو ساڵێکە ئەکرێ یەکەمیمان هێناوە ئی کورد بووە لە دریفتشە هەر کورد بووە. جا ئێمە کە ئەو هەموو بارەیەمانێ و ئەو هەموو واشیەمانێ ئەو موسایقەمانێ ینی دەستخۆشیی تەواویان لێکەمەگە ساحەیەکمان بنێ. ئەم سارانە وەکو ئەوەی بڵێ وڵا مەسەلەکە مەجموعە زەلام بڵاوی کردبوو لەسەر پارە ئەوشتانە شتیوان نییە. ئەمە وەکو حەزێکە کابرا کێش کەسێکێت و خولایەکیە لەوانی زەلامێکە بێت بۆ لە 2 گۆڵیە یەکێکەیە لە پلێستێژن نایە. من برادری خۆم گێمینە لە ماڵەوە تقریبا تەلەڤیزۆن و کۆمپیوتەر و شتێکی 3-4 دەفتەری تا سەرف کردووە لە ماڵەوەش دایناوە بەس ئەم کە بەعزێ زەلامەیە خولەکی سارەکەیە. دەست بە بەڕێستان بەڵێ ئەوەی کای بینن چەندی ئۆتۆمبیلی لێە کە ئۆتۆمبیلەکان بۆ جوانی نمایش کراون و هەم تیاشایەتی کە دەستکاری کراوە بە شێوەیەک بۆی کە دریفتی پێ بکرێت ئەو حرەکانی پێ بکرێت کە خۆیان ئەیانێ من بچمە لای یەکێک لەو کەسانی کە ئۆتۆمبیلەکەی لەسەر فلات هێنا سڵاوی لێ بێ ئەم ئۆتۆمبیلی جەنابێ لەسەر فلات هاتووە بەنێزیی پێ بکەین ڕۆ. جان وڵی هێناومە تەنها پێشەکی عفو بەخێرات من کەناڵەکەدانەکەم هێناومە تەنها وەکو نمایشێک خەڵک بیبینێ لە نزیکەوە لە بەرەوەی ئۆتۆمبیلە بۆ درفت نییە دەستکاری کراوە بۆ سرعەت و سیباق و جادەیەکیشمان نییە حەقیانە دانی توانین سیباقەکانی تێئەنجام بێ بۆیە ئەم سارێدا ئین بەم شێوازێ و ینی بەس بۆ نمایشانە بەکارێن نەگینا بۆ کۆی کە سیباقی ببینرێت جادەیەکمان نییە بۆ سیباق تەنها نمایش پێکەین. چەندێک بای چەندم سیارەی تۆ؟ ئەم سیارێ وڵی ئەگەر سعرەکەی بڵێن دوایەوە چێ خەڵک بە کۆمنت دامانگرێتە خوارەوە بەڵام سعرەکەی دیارە و دەستکاریکی ئێجگار زۆری کراوە یعنی نزیکەی $4 بەس لە قووەتی دراوە ئەم سیارێ و بە سفریش لە شەریکەت با 11 دەفتەر و نیوە بڵێن لە ساڵ لە مۆدێلی خۆیان بەڵام من بە ئیسرات خاص لە ئەمریکاوە لێەوە ئۆردەرم کرد بۆ خۆم هێناوەتەوە وێرە. نزیکی 20 دەفتەرە بێتەوە؟ تقریبا نزیکەی 20 دەفتەرە بێتەوە بەڵێ. باشە چی پێ ئەەکەی تۆڵی کە شوێنێک نییە من مسابقەی پێ بکەم بەما؟ وڵی من ناوبانگەکەم تازە هەروە دەرچۆش بە شوانی هێڵگادە و سیارێم داناوە نە ئەیفرۆشم ینی ئیفرۆشتن وانە نییە تەنها بۆ ئەوەی کە سیباقی عێراقی پێ بکەم بەڵام هیچ جادەیەکمانی لێرە هیچ شوێنێکمانیە کە بتوانین نمایشی سیارەکەمانی پێ بکەین وەکو سیباق و سرعەت دێگە ینی بریا منیش بتوانێت سیارێکی درفت دروستکەم بۆی کە بتوانم نمایش پێ بکەم وەک لەم ساحەیە بەڵام من تازە سیارێکم دروست کردووە بۆ ئامادەم کردووە تەنها بۆ سرعەت و سیباقە یەکێک بۆ لە بەقوەترین سیارەکانی عێراق لە شیمالە کە ڕیڤیو کراوە بۆ شەرقی ئەوسەط. بەڕێستان بەڵێ تۆزەی تر
ئەم ئیڤێنتە دەست پێەکە چەندین ئۆتۆمبیل ئامادەیە بۆی کە لێرە وەکو قسە باوەکەی کە هەیەڵێ بخولێنرێتەوە لێرەیە ئامادەکاری دەکرێت بۆ ئەوە و لە چواردەوریشەوە بینەرێکی زۆر هاتووە بۆ بینینی ئەو نمایشەی کە لێرێ ئۆتۆمبیلەکان نرخەکانیان جیاوازەتیایەتیە چێتە نزیکی $200,000 $170,000 ئەو نرخانە نرخێکی جیاوازن لەو نرخی ئۆتۆمبیلانی کە لەسەر شەقامەکانن بەڵام ئۆتۆمبیلانی جیاوازیان هەیە کە دەستکاریان کراوە.